لەو دەرسانەی کە لە بەسەرهاتەکەی جولەیبی بە وەریەگرین خۆشەویستەکانم تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند گرنگی بە ئەصحابەکانیەدا، چەند بە بەزەیە بەرامبەر بە ئەصحابەکانی، چۆن بە دەمی کێشە و مەشاکیلەکانیانەوە ئەچێ. تەماشاکەی جولەیبی هەر کە ناوێکی وەکو ڕەقەمێک نەبووە ظاهیر لە ناو خەڵکا دیار بێ، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمێ خوا ژنی بۆ ئەخوازێ، داوای ژنی بۆ ئەکا لە ماڵێکی بەڕێزیش. طبعا ئەمە لەوانەیە تاقیکردنەوەیەکی خوایش بێ بۆ ئەو ماڵە، بۆ ئەو ژن و پیاوە، بۆ ئەو کچە. دوای ئەوە خۆشەویستەکانم لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرق نەبووە، جیاوازی نەبووە لە بینی سەحابەیەکی گەورە و زۆر بەناوبانگ و لە بنەماڵەیەکی گەورە لەگەڵ سەحابەیەکە کە پیاوێکی باش بووە بەڵام بنەماڵەیەکی وای نەبووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازە و بەو چاوانە تەماشای شتەکانی نەکردووە بە عەمەلەکانی. کێ عەمەلی چاکتر بێ تەواو. ئەبوو بەکر بۆیە بەڕێزە، عەمەلی بەڕێزە. خۆشەویستەکانم قەت وا تەسەور مەکەن ئەبوو بەکر بۆیە گەورەیە چونکە یەکێکە لە قوڕەیش، یەکێکە لە بنەماڵە گەورەکانی قوڕەیش. خۆ ئەبوو بەکر لە ناو قوڕەیش هات دیار نەبوو. خۆشەویستەکانم کەسایەتێکی زۆر گەورە نەبوو لە چاو ئەبوو سوفیان و لە چاو ئەبوو لەهەب و لە چاو ئەبوو جەهل و لە چاو ئەوانە ئەبوو بەکر هەر ناوی نەبوو، یا عومەر یا هەر سەحابەیەکی تر. طاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگە. ئەو ئافرەتە ئەگەر تەماشاکەن ئەو کچە چۆن هات بەرامبەری دایک و باوکی وەستا و فەرمووی قەولی پێغەمبەر ئەگەڕێننەوە، داواکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەڕێننەوە لە کاتێکا خوای تعالی فەرموویەتی وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. كاتي خواو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری شتێکیان دا و شتێکیان هەڵبژارد، نابێ هیچ ئافرەتێکی مسلمان و هیچ پیاوێکی مسلمان لە خۆیەوە ترشتی تر بڵێ خوا وای فەرموو، پێغەمبەری خوا وای فەرموو. ئیتر تۆ نابێ بڵێ وەڵا ئاەتەکە بەسەر سرم، حەدیسەکەی پێغەمبەر بەسەر سرم، بەڵام ئاخر من وا ئەڵێم، من ئەمەم پێ باشە. ئەوە نەکبەتیە، قوربە سەریە. ئەو ئافرەتە ئەو کچە بە جوانی لەوە تێگەیشتووە، ئەزانێ ئەوە نەکبەتیە، بۆیە ئامادەیە چەند جوانە، چەند لە بنەماڵەیەکی گەورەیە، بەڵام ئامادەیە فەرمایشتی پێغەمبەر نەشکێنێ، داواکەی پێغەمبەر ڕەت نەکاتەوە. بۆیە خوای تعالی ڕەحمی بەم ئافرەتە کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای خێری بۆ کرد، فەرمووی اللهم صب عليها الخير صبا ولا تجعل عيشها كدا كدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کرد کە خوای تعالی خێر و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەریا. تەسەور بکەن دوای وەفاتی جولەیبیب، دوای شەهید بوونی جولەیبیب، ئەم ئافرەتە دەوڵەمەندترین ئافرەتەکانی ئەنسار بوو. سبحان الله. مسابقەیان ئەکرد پیاوانی ئەنسار، مسابقەیان ئەکرد، پێشبڕکیان ئەکرد کامیان بیخوازن و بدرێ بە کامیان. ئەمش بە بەرەکەتی دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە بەرەکەتی گۆڕایەڵیکردنی ئەو ئافرەتە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمە لە دنیا، ئیتر تەماشاکە لە قیامەتە، چونکە ئەوەی دنیا هەموو بەڕاستی ئیمتیحان و تاقیکردنەوەیە و زۆر گەورە نییە، بەڵکو زۆر زۆر بچووکە لە چاو پاداشتی قیامەت.